ئێمە لە شاری کەرکووک سەردانی بەشێک لە حیزبە کوردستانیەکانمان کرد کە پێشتری شەماهەنگی جددی هەبووە لە نێوانمانە بابەتەکە پەیوەندی بە بابەتی سیاسی ئیداری ئەمنی شاری کەرکووکەوەیەوە هەوڵە دەین لە زووترین کاتا کۆ ببینەوە هەمومان و کۆبنەوەیکی فراوان بکەین لەسەر ئاستی کەسایەکەمەکانی شاری کەرکووک لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی گفتوگۆی جددی بکەین لەبارەی وەزعی کەرکووکەوە دانیشتوانی کەرکووکەوە چکە پێشتریش وعدێکی وامان هەبووە کە ئەم دانیشتنە بکەین لە ئێستا بەکاریشی پێویستی ئەزانین ئێمە لەگەڵ لایەنەکانی حیزب و لایەنەکان لە کەرکووک هیچ کێشەی و گرفتێکمان نییە بەعکسەوە هەمومان وەکو یەکتری بیرەکەینەوە پێشمان وایە کەرکووک وەزعێکی نالەباری هەیە و پێویست بەوەکە هەمومان لێک تێگەیشتنمان هەبێ لەسەر میلەتەکەمان بەجواب بین بۆ چارەسەرکردنی کێشەکان. کەرکووک چقی ململانەکە کەرکووک جەبهەی ئەمامیە ساڵەهای ساڵە ئێمە وەک کورد قوربانی داوە لەبەر کەرکووک قوربانی داوە وەم کێشان ئیدارێکەوە هەمانە بەڵام ئێمە لە ڕێی یاساوی چارەسەر لە ڕێی پەرلەمانەوە چارەسەر لە ڕێی بۆ نمونە سنووقی دەنگدانەوە وەکو سوپاس بەخوای گەورە بۆ نمونە کورد لە کەرکووک زۆرین دەنگی هاوردووە و ئەبێ ئێمە جەخەکەین لە پەرلەمانەوە ئیشی کاری لەسەر بکەینکەوە بۆ نمونە جارێکی تر پارێزگاکە بۆ کورد بگەڕێتەوە.